لە مەراسیمێکدا لە شارۆچکەی تەکیەی سەر بە قەزای چەمچەماڵ کە ژمارەیەک لێپرساوانی هەرێم و نوێنەر و کونسڵی وڵاتان لە هەرێمی کوردستان ئامادەی بوون وێزگەیەکی سەرەکی گواستنەوەی کارەبا کرایەوە. لە مەراسیمی کردنەوەی وێزگەکەدا لە وتەیەکیدا سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان جێبەجێکردنی وێزگەکەی وەک پرۆژەیەکی گرنگی حکوومەت هەرێم وەسف کرد و ڕایگەیان وێزگەکە گرنگی دەبێت بۆ باشکردنی سیستمی کارەبای هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە بەشێکە لە تۆڕێکی فراوانی ئستراتیژی لە کەرتی کارەبا کە حکوومەت پێشتر پلانی بۆ داناوە، بەڵام وەک کار و پرۆژەی دیکە بەهۆی شەڕ و قەیرانی دارایی دواکەوت. ڕاستە شەڕ و قەیرانەکان کاریگەری زۆر خراپیان لە هەموو کەرتەکانی ژیان کردووە. لە بەشێکی تری وتەکەیدا سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ئاماژەی بۆ پێویستی تەباوی یەکریزی نێوان لایەنە کوردستانیەکان کرد لە پێناو چارەسەرکردنی کێشە سارن و سازەکانی کورد لە بەغدا. قایمقامی قەزای چەمچەماڵیش جەختی لەسەر پشتیوانیەکانی حکوومەتی هەرێم بۆ بژانەوەی ژێرخانی ناوچەکەیان کرد و ڕایگەیان لە ڕێی هاریکاری هەرێمەوە توانراوە پرۆژەیەکی گرنگی وەگەم وێزگەیە بێتە بەرهەم. ئەمە و کۆمەڵک پرۆژەی تر لە داهاتوودا ئیشاڵڵا جێبەجێ دەبن وەکوکردنەوەی سایلۆکە و هەروەها قوتابخانەی هەژدەپۆلی و کۆمەڵک پرۆژەی ترکە لە سنووری قەزا و ناحیەکانی تری سنووری چەمچەماڵ جێبەجێ دەکرێت لەسەر ڕاستپاردە و پێشنیارەکانی برای بەڕێزمان کاقوبات و دیارە بەڕێز سەرکی حکوومەت ئەمڕۆ ئاماژەی پێداکە بە هەوڵ و هومەتی ئەو ستافەی لە ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ دەکرێت. وێزگەی گواستنەوەی کارەبای بازیان کە دووەمین وێزگەیە لەسەر ئاستی هەرێم جێبەجێ کراوە کوژمەی پرۆژەکە 63 ملیۆن دۆلارە و ئەم پرۆژەیە سەرباری هاریکاری نێودەوڵەتی پرۆژەکە بە هەوڵی چەند ساڵەی نوێنەرانی یەکێتی لە حکوومەتی هەرێم هاتووەتە بەرهەم. ئەم وێزگەی و دەیان پرۆژەی تری خزمەتگوزاری لە سنوورەکە باوڵ و کۆشی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت جێبەجێکراون و ئەوەی لەم ڕۆکەدا ڕوویدا تەناکردنەوەی پرۆژەکە بوو بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت عومەر غەریب کورسات نیوز ناحیە تەکیە.